سەرەتا بەخێراتنی هەموو لایەکتانەکەم زۆر سوپاستانەکەین کە بانگێژنامەکەتان قبول کرد و ئەمڕۆ لێرەن. دووبارە سوپاس. ئەمڕۆ کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەمڕۆمان بە مەبەستی قسەکردنە لەسەر پرۆژەیەک کە لە بواری بەتواناکردنی ژنانی ڕۆژنامەنووسا کارمانتیا کردووە کە پرۆژێکی هاوبەش بۆ لە نێوان دوو ڕێکخراودا و ئامانجی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەمان ئەوەیە کە قسە لەسەر بەدەستهاتوەکانی ئەو کارکردن لە پرۆژەکە باز لێ بکەین لەگەڵ پوختێک لەسەر پرۆژەکە و کار و چالاکیەکانی و دەرەنجامەکانی. دەستپێکی چونە ناو بابەتەکەی ئەم ڕۆژمان بە خستنەڕووی کۆمەڵێک دەرەنجام ئەخەینە ڕوو کە لە ماوەی کارکردنی نۆمانگی پرۆژەکەمانە هاتوونەتە دی. پوختێک لە دەرەنجامەکان ئەخەینە ڕوو، دواتر باز لەوە پوختێک لە پرۆژەکە ئەکەین و چالاکیەکانی چی بوون و بەدەستهاتوەکانمان چی بوون لەناو پرۆژەکەیە. یەکێک لە دەرەنجامەکان ئەوەیە کە ئەڵێ ڕێژەی بەشداربووانی ژنان لە ناوەندەکانی بڕیاردان لە دامەزراوە میدیاکاندا لە ئاستێکی زۆر نزمدایە کە یەکێک بۆ لە کێشەکانی لاو چوارچێوەی پرۆژەیە تاوتێمان کردووە و قسە گفتوگۆی لەسەر کراوە. بۆ نمونە لە نزیکەی 1700 دەستگای میدیاییمان هەیە کە لە هەر چوار بوارەکە چاپ و دەنگی و بیندرا و دیجیتاڵی ژمارەی سەر و خاوەن ئیمتیازەکان لە دەژن تێناپەڕێت. سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ژنانی میدیاکار بە هەراسانکردنی سێکسی، زۆرینەی ژنانی میدیاکار کە ڕێژەکان ڕێگاتە لە سایانەوە 6.4 وتوانە کە ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی نابنەوە بەهۆی ئەوەی کە وەکو میدیاکارێک کار ئەکەن. بەڵام لەگەڵەوەشا بەڕێژەی لە سا 30.6 بانگەشەی ڕوبەڕووبوونەوەیان بە هەراسانکردنی سێکسی ئەکەن کە وەکو ژمارە گەروەری گرین، واتە لە کۆی ئەو ژنانی کە بەشداری ڕاپرسیەکەیان کردووە لە هەر سێ ژنێک ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بۆتەوە. لەو ڕێژەیەش واتە لەو ڕێژەی کە ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بۆتەوە بەڕێژەی لە سا 75.5 لە ئامادە نەبوون راپۆرتی توندوتیژەکەیان بکەن و هیچ میدیاکارێکی ژنیش ئامادە نەبووە لە لای ئێمە لە چوارچێوەی پرۆژەکەیە راپۆرتی توندوتیژەکەی بکات و داوای پاڵپشتی و خزمەتگوزاریەکانی ناو پرۆژەکە بکات. پشتی شێر لەو کەسانی کە ئەنجامدەری توندوتیژی و هەراسانکردنی سێکسی بوون بەر ڕاگەیاندکاران و بەڕێوەبەر و سەرپرشتیاران لە دامەزراوەکانی ڕاگەیاندن دەکەوێت. کەمترین دامەزراوەی ڕاگەیاندن سیاسەت و ڕێنمایی تایبەتی هەیە بۆ چۆنیتی بەرەنگاربوونەوەی توندوتیژە سێکسیەکان لە ناو دەستگای میدیایەکاندا. ژن لە هەواڵی ماڵپەڕ ئەلکترۆنیە کوردیەکانە زۆرترین جار بە شێوازێکی نەرێنی و یاخود کەم و کورد نمایەندە کراوە و لە داڕشتی بابەتە هەواڵیە پەیوەندیدارەکان بە ژنانەوە پێوەرە ئیتیکی و پیشەیەکانی ڕاگەیاندن ڕەچاو نەکراوە. ئەمە پوختەیەکە لەسەر بەدەستهاتوەکانی لە ماوەی کارکردنی نۆمای پرۆژەکەمانە بۆمان دەرکەوتووە. ئێستاش باسێک لە پوختەی پرۆژەکە ئەکەین کە پرۆژەیەکی هاوبەشە لە نێوان ڕێکخراوی DHRD و ڕێکخراوی جاسەنە کە دوو ڕێکخراوی ناوخۆیی ناحکومی سربەخۆن لە بواری مافەکانی مرۆڤ و میدیادا کاریان کردو و ئەزموونی کارکردنیان هەیە. پاڵپشتی دارایی پرۆژەکەمان لەلایەن ڕێکخراوی UPP ئیتاڵیەوە کراوە و گروپی بامانجکراو لەناو پرۆژەکەمان بریتی بۆ لە بەڕێوەبەر و بەرپرسی بەشی ئاژانس و دامەزراوە میدیایەکان و لایەنی حکومە پەیوەندیدارەکان و ژنانی میدیاکان بە پلەی یەکەم و خوێندکارانی بەشی ڕاگەیاندن لە زانکۆکانی سلێمانی. ماوەی پرۆژەکە وەکو کە لەسەر وەرەقە بابڵێن کرابێت 10 مانگ و 15 ڕۆژی خەیانوە کە لە یەکی 6 2024 بۆ هەڤەی 4 2025. بەڵام لە واقعی مەیدانیا ئێمە لە مای حوتە چوونێتە ناو ئیش و کاری چالاکی و فیلد ئیشی مەیدانی لە ناو پرۆژەکە بۆیە 9 مانگ ئیشی مەیدانی کراوە لە پرۆژەکەیە. سنووری جوغرافی پرۆژەکەمان بریتی بۆ لە سلێمانی و ڕانیە و هەڵەبجە و چەمچەماڵ کەلار هەروەها هەولێر و سۆران. ئامانجی سەرەکی پرۆژەکەمان ئەوە بووە کە بتوانرێت هاوکارمی لە فەرهەمکردنی ژینگەیەکی تەندروست بۆ ژنان لە دامەزراوە میدیایەکانە لە هەرێمی کوردستان. جا ئەم ژنە وەکو کاراکتەرێک بووبێت لە ناو دەستگای میدیایەکانە یاخود وەکو بابەتێک لە ناو دەستگای میدیایەکانە باسی لێکرابێت. لە چوارچێوەی چالاکیەکانی ناو پرۆژەکەمانە یەک کۆبوونەوەی کراوە ئەنجام درراوە لە مای هەژ لەگەڵ کە زۆر 26 لا نوێنەران و بەڕێوەبەر و بەرپرسی بەشی دەستگای میدیایەکان لە سلێمانی و لە سنووری جوغرافی پرۆژەکە بەشدار بوون. تایە تاوتەی پرسی بەشداریکردنی ژنان کراوە لە جونگەکانی بڕیاردان لە ناو دامەزراوە میدیایەکانە. 6 خولی ڕاهێنان و وەرکشۆپ ئەنجام درراوە بۆ بنیادنانی تواناکان و گەشەپێدانی تواناکانی ڕاگەیاندکاران بە گشتی و ژنانی میدیاکار بە تایبەتی. 10 خولی هۆشیاری لە زانکۆکان بۆ خوێندکارانی قۆناغی 4 و 3 بەشی ڕاگەیاندن کراوە لە زانکۆکانی سلێمانی.
لە کۆی ئەم چالاکیانە 254 کەس بەشداریان کردووە کە لە سا 61یان لە ڕێگەزی مێ بوون و لە سا 39 لە ڕێگەزی نێر بوون. جگە لەوە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی بەڕێوەبردننی کەیس و ڕاوێژی یاساییمان هەبوو بۆ ئەو ژنانەی کە ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بوونەتەوە و تاکو بتوانن سوود لەم خزمەتگوزاریانە وەربگرن. ڕاپرسیەکمان ئەنجام داوە لەسەر چۆنێتی یاخود لەسەر ڕێژەی ڕوبەڕووبرەوەی ژنان نیمیدیاکار بە هەراسانکردنی سێکسی بەهۆی کارەکەیانەوە و توێژینەوەیکیشمان ئەنجام داوە لەسەر چۆنێتی وێناکردنی ژنان و پرسەکانیان لەناو لە کاتی ڕووماڵکردنیان لەناو دەستگای میدیایەکان و ماڵپەڕە کوردیەکان ئەلکترۆنیە کوردیەکاندا. لە دەرەنجامی کۆبوونەوە کراوەکە کە لەگەڵ وەک گوتمان لەگەڵ بەڕێوەبەر و بەرپرس و لێپرسراوی بەشەکانی بەشی ناو دەستگای میدیایەکان ئەنجام دراوە بە وتیایە پرسی بەشداریکردنی ژنان لە جونگەکانی بڕیاردان لە ناو دامەزراوەکانی میدیایە تاوتوێکراوە بە ئامانجی ئەوەی بزانین پرسەکانی ژنان ڕێژەی ژنان لە ناو دەستگاکانی میدیایە لە پۆستە باڵاکانە چەندێکە و وەڕێگریەکان چین و چارەسەرەکان چین. بە نەتیجە بە کۆمەڵێک ڕێگری لێی دەرچوین کە نزیکەی 14 ڕێگری ئەکا لەگەڵ کۆمەڵێک ڕاستپاردە بۆ چارەسەرکردنی ڕێگریەکان. ئەم ڕێگری و ڕاستپاردەن سەرجەمیان لەگەڵ لایەنە پەیوەندیداری حکوومیەکان کە وەزارەتی ڕۆشنبیری و لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان بەشداری پێکراوە تاوەکو ببێت بە سەرچاوەیەک و بنەمایەک بۆ ئەوەی کە بزان ئەو کێشەیە کە هەیە لەسەر کەمی ڕێژەی ژنان لە ناوەندەکانی بڕیاردان لە دەستگای میدیایەکاندا هۆکارەکان تەشخیص کرێت دوو چارەسەرەکانی خراوەتە بەردەستیان تاکو لە داهاتووە ئیشی لەسەر بکرێت و هەروەها بتوانێت بێ بە سەرچاوەیەکیش بۆ لایەنە حکومی پەیوەندیدارەکان و بۆ ڕێکخراوەکانیش کە لە مەجالی کاری ڕۆژنامەنووسان و لە مەجالی ژنانە کارەکەن تا بتوانن دیزاینی پرۆژەکانی داهاتوویانی لەسەر بکەن. یەکێکی تر لە بەدەستهاتوەکانی پرۆژەکەمان ئەوەیە 3 چاپکراوەمان هەیە کە هەر چاپکراوەیەکیان بە کورتی قسەیەکی لەسەر دەکەین و لەناو هۆڵی ئەم هۆڵی کە بەڕێستا ئێستاتیایە ئامادەن نمونە لە هەموو چاپکراوەکان ئامادەکراوە بۆ ئەوەی هەچ کەسێک بێت دەتوانێت سوودی لێ وەربگرێت وەکو دەستگاکەی خۆی بۆی سوود لە ناوەڕۆکێکی وەربگرێت و بێ بە سەرچاوەیەک و بنەمایەک بە پێی ناوەڕۆکی هەردێکێک لەو چاپکراوانە بەکاری بهێنێت. چاپکراوەی یەکەممان بریتیە لە درافتێکی ئاکارنامەی ڕەفتاری لەژێر ناونیشانی ئاکارنامەی ڕێساکانی ڕەفتار بۆ هاوسەنگی ڕێگەزی و ڕوبەڕووبوونەوەی هەراسانکردنی سێکسی لە دەستگاکانی میدیادا. ئەم ئاکارنامەیە بەرهەمی ئیشی پێکەوەیی کۆمەڵێک لە دەستگای میدیا بەرپرس و بەڕێوەبەرەکانی دەستگای میدیایەکانە کە بەشداری چالاکیەکانمان بوون هەروە بەرهەمی کاری پێکەوەی هەردوو ڕێکخراوی جاستەنە و DHRD و لەگەڵ کەسانی پسپۆر لە بواری یەکسانی ڕێگەزی و لە بواری هەراسانکردنی چۆنێتی بەرەنگاربوونەوەی هەراسانکردنی سێکسی بەرهەمی ئەم کارە پێکەوەیەیە بە هیواداری کە ئەمە ببێتە سەرچاوەیەک و بنەمایەک بۆ دەستگای میدیایەکان تاکو لە داهاتووە ڕێسای ڕەفتارنامەی لەم شێوەیان هەبێت وەکو میکانیزمێک بۆ بەرەنگاربوونەوەی ئەو توندوتیژیە و هەراسانکردنە سێکسیانەی کە لە ناو دەستگاکانی ڕاگەیاندنا یاخود ژنانی ڕاگەیاندکار بەهۆی پیشەکەیان و ناو دەستگا یاخود لە کاتی ڕووماڵکردنی ئیشتی خۆیانە لە دەرەوەی دەستگاکان ڕوبەڕووی ئەبنەوە. بڵاوکراوەی دووەمان یاخود چاپکراوەی دووەمان لە دەرەنجامی ئەو لینکی ڕاپرسیە بەدەستمان هاتووە کە لە پێشتری دەستپێکی قسەکان ئاماژەم پێکرد راپۆرتێکی شیکارێ بە ناونیشانی ژنانی ڕاگەیاندکار و هەراسانکردنی سێکسی کە تایە کۆمەڵێک زانیاری کۆکراوەتەوە لەسەر ژمارە و ڕێژەی ئەو ژنانەی کە ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی ئەبنەوە کە پوختەیەکی لەسەر ئەخەمە ڕوو. تەبعاً لینکی راپرسیەکە لەگەڵ زۆرینەی ژمارەیەکی زۆر لە دەستگای میدیایەکان بەشداری پێکراوە تاکو زۆرترین ژنی میدیاکار یا ڕاگەیاندکار دەستی بگات بەو راپرسیە و ئەو راپرسی ئۆنلاینە پڕ بکاتەوە. بە دەرەنجام لە ماوەی 7 مانگ لە بەردەوامی راپرسیەکە 173 ژنی میدیاکار ئەم راپرسیان پڕ کردوێتەوە. لەم 173 بە ڕێژەی لە 30.6 لە وەڵامی پرسیارەکەیە کە ئایا ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بوونەتەوە بە بەڵێ وەڵامیان ناوەتەوە کە ئەمەش شیکاری ئەو هەڵەگرێت کە تا ڕادەیەک دەستگاکانی دەستگای میدیایەکان شوێنی دڵنیایی تەواو نین بۆ ژنانی میدیاکار کە بتوانن بە سەلامەتی و بە ئارامی کاری خۆیان ئەنجام بدەن جگەلەوەی لە شوێنی لە دەروی شوێنی کارکردنیشیان ئەم هەراسانکردنە ڕوویاوە ڕوبەڕووی دیسانەوە بێتەوە بە ڕێگرێک لە بەردەمی ژنانەکان لە کاتی ئەنجامدانیان بۆ کارەکانیان وەکو میدیاکارێک. ئەنجامدەرەکان کاتێ پرسیار کراوە لەوەی کێ ئەنجامدەرەکان چیان؟ ئەنجامدەرەکان کۆمەڵێک
فئات باسکراوەتیایە بەڵام زۆرترین فئە کە باس ژمارەی باڵێن ژمارەیەکی یاخود ڕێژەیەکی زۆرە خاتە بەردەست ئەوەیە کە بەڕێوەبەر و سەرپەرشتیار و هاوپیشەکان ڕاگەیاندکاران خۆیان پشکی شێر پێکەهێنن لە ئەنجامدەرەکان بۆ هەراسانکردنە سێکسیەکان. دوای ئەوان فئاتی ترێت کە هێزەکانی ئاسایشی ناوخۆیە کە هێزەکانی چالاکی مەدەنیەکانە، هەروەها بەرپرسانی حکومەت و حیزب ئەمانە لە نێوان ئەو فئاتانن کە ژنانی ڕاگەیاندکاری بەشداربووی ڕاپرسیەکە ئاماژیان پێداون کە هەراسانکردنی سێکسیان ئەنجام داوە. ئەمە شیکاری ئەوە لەگرێت کە ئەم جۆرە کەسانە بەڕاستی خراپی و دەسەڵات و پێگەی خۆیان بەکارهێناوە لە شوێنی کارەکەیانە بەرامبەر بە میدیاکارانی ژن. سەبارەت بە راپۆرتکردنی ڕووداوی هەراسانکردن کە پرسیارمان کردووە بزانین چەند ژن لەوانەی کە ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بوونەتەوە راپۆرتی ڕووداوەکانیان کردووە بە ڕێژەی لە 75.5 لە ژنەکان وتوانە راپۆرتی هەراسانکردنەکەمان نەکردووە. گەڕانیەوە بۆ هۆکاری زۆر جیاواز کە وردەکارەکان دواتر خۆشتان ئەتوان لە ناو راپۆرتەکە ببینەوە، بەڵام لە یەکێک لەو هۆکارانە پەیوەندی هەیە بەوەی کە میکانزم یاخود ڕێوشوێنی دیاریکراو نییە لە ناو دەستگای میدیایەکانە تاکو بتوانن راپۆرتی تونوتیژێ سێکسیەکەی بکەن. هەنێکی گەڕانیانەوە بۆەوەی کە ترساون لە تۆڵەستنەوە یاخود هەستیاری بابەتەکە و ناوزڕاندن و ئەوەی کە بابەتەکە بە شخصی لیان وەرگیرێت. هەنێکی تر گەڕانیانەوە بۆ ئەوەی کە ئەگەر هەیە کە بەجددی ئیش لەسەر راپۆرتکردنەکە نەکرێت و دەستگاکەی بەجددی وەری نەگرێت و لێپرسینەوە لەگەڵ کەسی ئەنجامدەر نەکات. بەنسبەت ئەوەی کە بزانین چەندێک ژنانی ڕاگەیاندکار بەلایەنەوە گرنگ بووە یاخود بەلایەنەوە دڵنیا بوو لەوەی کە ئەگەر راپۆرتی توندوتیژەکەی خۆیان کردایە دەستگاکەیان بەجددی وەری ئەگر یاخود نا بەداخەوە دێشە سێ ڕێژەمان هەیە. ڕێژەیەکیان بەنسبەتی لە 34.1 وتوێتی بەڵێ بەجددی وەرئەگیرێ، بەڵام دوو ڕێژەکە کە زۆرترین پێگەێنێتەوە لە 32.4 ئەڵێت کە دڵنیایە لەوەی کە دەستگاکەی کاری تیاکات ئەگەر راپۆرتی توندوتیژەکەش کردایە بەجددی وەری نەئەگرت. ڕێژەیەکی تریشیان کە ڕێژەی لە 33.6 پێگەێنێت ئەڵێت دڵنیا نیم لەوەی کە دەستگاکەم راپۆرتکردنەکە بەجددی وەرئەگرێت یاخودنا. ئەم دوو ڕێژەیە کە بە نەخێر و بە دڵنیا نەبوون وەڵامی داوەتەوە. دیسان ئاماژەیەکی نەرێنیە بۆ ئەوەی کە ژنانی میدیاکار کاتی ڕوبەڕووی ئەم جۆرە توندوتیژیانە ئەبنەوە ڕوبەڕووی ئەم ڕێگریانە ئەبنەوە ناتوانن پشت ببەستن بە دەستگاکانی خۆیان تاکو و لێپرسینەوە و لێپیشتنەوە بکەن لەگەڵ ئەو کەسانی کە ئەنجامدەری توندوتیژەکانن لەبەرەوەی پیان وایە کە بەجددی وەری ناگرێت. هۆکاریشێک لە هۆکارەکانەوەیە کە دەستگاکە خۆی ڕێکارێکی نییە بۆ ئەوەی کە بتوانێت ژن یاخود میدیاکار پەنای بۆ بەرێت تاکو ئەم توندوتیژەی تیا ریپۆرت بکات. سەبارەت بە پرسیارێک لە ناو ڕاپرسیەکەیە کە باز لەوە کراوە ئایا دەستگاکەی کاری تیا ئەکات، سیاسەت یا خوڕێنمایی یا ڕێسانامەی تایبەت بەوەی هەیە بۆ چۆنی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە سێکسیەکان. بەنسبەتێکی زۆر لە ژنەکان وتویانە نەخێر یاخود دڵنیانی نازانن هەیە یان نا، واتە بەشێکی زۆر لە ژنەکان یا ڕاگەیاندکارە ژنەکان دڵنیا نەبوون لەوەی کە ئایا دەستگاکەی خۆیان ڕێسانامەی لەو شێوەی هەیە یاخود نییە. بەشێکیشان ئەڵێ هەر نیەتی دڵنیایە لەوەی کە نیەتی، بەشی کەم وتوێتی هەیەتی. ئەمەش ئەوە ئەگەیەنێت کە یەکەم ئەو کەسانی ئەو ژنە میدیاکارانەی کە دڵنیا نەبوون لەوەی کە نیانە ئەوە ئەگەیەنێت کە ئاگادار نین بە ماف و ئەرکەکانی خۆیان لە ناو دەستگا میدیایەکانە و هۆشیار نین بۆ مافانی کە هەیەە وەکو ڕاگەیاندکارێک لە ناو دەستگا میدیایەکانە. دووە بشێت ئەوە ئەخاتە ڕووکە دەستگا میدیایەکەش جددی نییە لە بەرامبەر ئەو پرسەدا و پێویستی کردو ئەگەر پۆلیسیەک سیاسەتێک ڕێنماییەک ڕێستا ڕفتارێکی وای هەیە پێویستی کردووە کە سەرجەم کارمەندانی ناو دەستگاکەی پێ بە ئاگابێت نەک هەر پێشی بە ئاگابێت لە سەردەمی ئێستا و لە دنیا پێشکەوتوەکان و دەستگاکانی کە قەناعەتی تەواوی بە مافەکانی ژنان هەیە پێویستەکە کە نەک هەر تەنیا زانیاری با بە کارمەندەکانی لەسەر ئەو ڕێسانە بەڵکو ڕاهێنانیشیان پێەکات لەسەر ناوەڕۆکی ڕێساکە تا بە تەواوەتی بە وردی ئاشنا بن ئەم ڕێسایە باز لە چی ئەکا و ئەو ڕێکارانە چیکە لەو ئەم ڕێسایە ئەتوانێت میدیاکارێک بە تایبەتی ئەگەر ژن بێت کاتی ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بێتەوە چۆن مامەڵە بکات لە چوارچێوەی دەستگاکەی خۆیان لەگەڵ ئەو توندوتیژەیە. گونجاوتی ڕێگاکان بۆ مامەڵەکردن یەکێک بۆ لە پرسیارەکانی تری ناوەڕاپرسیەکە
کۆمەڵێک ڕێگا و ڕێوشێن خراوەتە ڕوو لەلایەن بەشداربووانی ڕاپرسیەکەوە یەکێک لە ڕێگا گونجاوەکان وتویانە مەسەلەن بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسی توندوتیژی و هەراسانکردنی سێکسی دانانی سیاسات و ڕێنمایی و ڕێسانامەی ڕەفتارە و لەگەڵ دابینکردنی کەناڵ و ڕێکاری نهێنیە بۆی کە بتوانن ئەو کەسانی ڕوبەڕوو ئەبنەوە راپۆرتی توندوتیژەکانی خۆیان بکەن لە پاڵیشە کۆمەڵێک شتی تریان باش ئاماژە پێکردووە وەکەوەی کە وشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕێگەی کەناڵەکانی میدیاوە لە ڕێگەی ئەنجامدانی سیمینارەوە و ئەم جۆرە ڕێکارانە ئەمە تاکیدی چی ئەکاتەوە ئەم ڕاپرسیا و بەتایبەتێن پرسیارێ کۆتایی تاکیدی ئەوە ئەکاتەوە کە ئێمە ئەو هەنگاوی کە ناومانە لە ئامادەکردنی درافتێک لەسەر ئاکارنامەی ڕەفتاری بۆ بەرەنگاربوونی و هەراسانکردنی سێکسی پێویستیەکی دۆخی ئێستای دەستگا میدیایەکان و ژنانی میدیاکارە لەم قۆناغەیە کە بتوانێت جۆرێک لەو ڕێسانامە و ڕەفتارنامانیان هەبێت.